بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بران خوشکانی عزیز، هاتینا پایانی زنجیرەی پرۆژەی نیشتەجێبوون. هیوادارم خوای گەورە بیکا بەمایی ئاوەدانبوونی دڵ و دەروونمان زیاد لە ئاوەدانبوونی قەبر و پرۆژەی نیشتەجێبوونی قەبرمان و بتوانین پەیامێکمان گەیاندە بێ و لە دڵ و دەروونی خۆشەویستانمانە جێگیر بووبێ و لێک حاڵی بووبین، بزانین فعلا ئەمەیە پرۆژەی نیشتەجێبوون و ئەمە ئەو شوێنە ئاوەدانەیە کە بەناچاری هەمومان ڕۆژێ دێ کۆچی بۆ ئەەکەین و ئیقامەیەکمانە دێتێ لێرە بە شێوەیەکی کاتی و لێرە ئەمێنینەوە هەتاوەکو خوای گەورە حەزکات ئەو میوانداری ئەو پێشوازی لێرە لێمانەکرێ سەنگی مەحەکە بۆ ئەوەی کە بزانین لە دنیاە چیمان کردووە. خۆشەویستان، بە هەموو قیاساتی عەقڵی ئێمە ئەو پرۆژە کاتیانەی کە تیا نیشتەجێین و تیا ئەژین وا حاڵین ئەو ماڵمانە و ئەو مستەقبەلمانە و ئەوە شوێنی هەمیشەییمانە و ئەوە شوێنی ئیستیقرار و ئارامگریمانە، بەڵام وا دەرنەچوو. حەقیقەت وایە کە هەموو ئەوانەی کە ئیساکەنە لێرن ڕۆژگارێ بووە لە ماڵ و لە خان و لە ناو ماڵ و مناڵ و ناو کەسوکاری خۆیان نابوون، بەڵام ئەمڕۆ بەناچاری ملی ڕێگەیان گرتووە و ئەلێرە ئۆقرەیان گرتووە و چاوەڕێن ڕۆژێک هەستنەوە و مەڵاوایش لێرە بکەن و ئێرەش بەجێ بێڵن، کەواتە ئێرەش بۆ خۆی پرۆژەی نیشتەجێبوونی هەمیشەیی نەبوو. جا ئەگەر ئێرێک کە بە ملیۆنەها ساڵ تیا مێنینەوە بیرکەرەوە پێش تۆ هابیل کە یەکەم قەبر بووە قەلە ڕەشێک فێری ئینسانی کردووە کە ئەم چاڵە هەڵکەنێ. سبحان الله، ئەم شوێنە هەر بە ڕەشی و هەر بە تاریکی هاتووە مەگەر خوای گەورە لە سەما ڕوو ناکاتەوە. هابیل لەو ڕۆژەوەی کە نێژراوە هەزارەها ساڵ تێپەڕیوە و ئیساکەنەش هەڵ لە ماڵەکەی خۆیەتی لە کاتێکە ئەگەر میراتی بەش کردایە نیوەی زەوی هی ئەو بوو. بەڵێ ئەم شوێنەیە کە شوێنی نیشتەجێبوونی کاتیمانە و دیسانەوە لێرەش ئەڕۆین، جا قڕ بەسەر ماڵ و حاڵ و ڤیلا و شوقەکانمان بێ ئەوان وەزیان چۆن بێ. ئێرەش بۆ خۆی کاتی بێ ئەبێ ئەوێ چۆن بێ. بۆی هیوادارم دەرس و پندێکمان لێرە وەرگرتە بێ. منەزانم میزاجی کۆمەڵی خەڵکم تێکگا و کۆمەڵی خەڵک کە بە چنگە کڕێ، کە بە قیست، کە بە قەرز و قۆڵا هاتوون ئیساکێنە کونجێک و ماڵێکیان بۆ خۆیان پێکەوە ناوە، زۆر دڵیان پێی خۆش بوو. هەموو حەز و ئارەزوەکانیانم لە گۆڕنا کە پێم وتن ئەمەی ئێوە پرۆژە نییە و ئێستش پێتان دەڵێم ئەمە پرۆژە نییە. ئەگەر ئینسان عاقڵ و ژیر بێ دایمە بیر لە سەرنجامە کاتەوە، ئینسانیش بۆیە چاو و عەقڵ و دڵی لەسەرەوەیە بۆ ئەوەی کە دوور ببینێ. بۆیە ئەمانە ڕاستین، بەڵام ڕاستیەکی تاڵن، کەواتە بێت حسابی خۆمان بکەین، خۆمانی بۆ ئامادە بکەین. ئەمە بەیتڵ قەسیدە خۆشەویستەکانم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شێوەیە خەڵکی جۆشدا کە بیری قیامەتیان کەوێتەوە چوە سەر سەفا و خەڵکی کۆ کردەوە فەرمی ئەگەر پێتان بڵێم لە پشت ئێرەوە جێیشێک هەیە و ئەوێ بیا بەسەرتانە باوەڕم پێ یەکەن. تیان بەڵێ چونکە درۆمان لێ نەبینی بیت.
واتە هەموو هەست و هەموو نەست و هەموو ئامادەکاریەکی هۆشی خەڵکی کرد هەتاوەکو گوێی لێ بگرن دوای فەرمی من پێغەمبەری خوام هاتووم بۆ ئەوەی کە ئاگادارتان کەمەوە لە ئاگرێکی بەسوێ. ئێمەش هەروامان کرد لە خزمەتی پێغەمبەری خوا و حەدیسەکانیە کە پێتان بڵین خۆشەویستان ئەو قیاسەی کە ئێمە پێی ئەپێوین، ئەو مەتر و کێشانەی کە ئێمە پێی ئەپێوین، ئەو یەکی دراوەی کە ئێمە مامەڵی پێیەکەین بەخوا زۆر جیاوازە لێرە. پەفروزە بینەوە هۆشی خۆمان و لەم پرۆژەیەوە شت فێر بین، دەرز و پند وەرگرین. قبر بۆ نەکراوەکە سوێندی پێ بخورێ. من لێرە زۆر فێر بوو. من لێرە تێگەیشتم دنیا چییە؟ لێرە تێگەیشتم کە ئەو پیاوەی هەموو ژیانی بۆ ماڵ و مناڵی سەرف کرد، ئێستا نە ماڵی نە مناڵی ناتوانی چی بۆ بکەن، غەیری دوعای خێر نەکێ. بۆیە من لەم شتە ئاگەیشتم هەتە یەقین ئێوەشکەیفی خۆتانە. بەڵام دەستی من و دامێنی ئێوە هەموو کاتێک ئەم مەشهەد و مەنزەرەتان بیر نەچێ وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هاتە ناو قەومەکەی فەرمووی ئەنە النەذیر العوریان، من ڕوت و قوتی ئاگادارکەرەوەم کە ئینسان خۆی ڕوت کردەوە و هاواری لە خەڵک کرد و خەڵکی نە من ئاگادارتانەکەمەوە کە لەوانەیە بن بەسەرتانە، بەڵام مەشهەدەکە ئەو نەقورسە ئینسان لە ماڵەکەی خۆی بە ڕوت و قوتی دەرەپەڕێ بۆ ئەوەی کە خەڵک و کەس و کارەکەی ئاگادار کاتەوە. واللهی خۆشەویستم، واللهی من ئەو ناسیحەم بۆ ئێوە، واللهی وأنا لكم ناصح ئەمین، واللهی خۆشمەوێن، واللهی نامەوێت ئێرە بێ بە سەپرایزێک و لە ئەخیرا تێ بگەن بڵێ خۆزگە کەسێکە بۆ ئاگاداری کردی نایەتەوە. ڕۆژێک نەبێ خۆ ببینیتەوە لێرە بڵێ ئام چیەکەم لێرە چی هێنامی چۆن گەیشتمە ئێرە بۆ ئاگام لە خۆم نەبوو. ئەتاوەکو ئەو ڕۆژەی کە زینوە بین و لە قبرەکانمان و ئەڵێین قالوا يا ويلنا من بعثنا من مرقدنا، کورە چێ ئێمە لە گۆڕەکانیشمان زین و کردەوە، یعنی بە گۆڕەکانی ڕازی بووین وەختێک کە زانی لێرەش دەرەچیت و شەکەراکەیت و دەیتە دەرەوە دەستان ماچەکەم. دەستی من و دامێنی ئێوە ئاگاتان لە خۆتان بێن، هەریەکە و حسابی خۆی بکات چەندێک بۆ ئیقامەیەکی دنیا، بۆ هاتوچۆیەکی مناڵەکانی بۆ ئەوروپا، بۆ کڕینی جەوازێک بۆ خۆی و ماڵ و مناڵی چەند هەوڵەیین با بەقەدەر ڕوبعێکی ئەوە ئیش بۆ ئیقامەی ئێرە بکەین، ئیش بۆ ژیانی ئێرە بکەین. ئەو خوشکانەی کە تا ئێستاکەنە سەرپۆشیان نەکردووە با ڕۆژە بیرکەنەوە کە لێرە بە باڵاپۆشی دێنە ئێرەوە، بەدا پۆشراوی دێنە ئێرەوە یەک پۆشیشن، گوناح نییە لەبەر سەیرکردنێکی خەڵک و لەبەر کاتێکی دنیا خالقی ئەرز و ئاسمان لە خۆ بڕەنجێنیت. حسابی خۆ بکە. و کەسانەی کە زۆری حەزیان لە هەڵپە و لە خواردن و لە ژیان و لە سەفرە و لە ڕابواردنە، بەبزان ڕۆژێ دەی لەرانەیە بە ئیجباری بە ڕۆژوە بن. ئەم دنیای ئەو دنیایە کە ئەڕۆیت نعلەکانە لە پێ ناکەن، چونکە لە قیامەتا بە پێی پێخاوسی زینوە بیتەوە و بێکراتیش خەو بەجاوە بینێ. ئاخیشتی دنیا جوتێ نعلە، کەواتە هەموو دنیا بکە بە قوربانی جوتێ نعل. الله لە ئەخیرە هەر ئەوەمان پێ بڕێ. بۆیە هەمومان لێرەنەیان مفلیسین کە هاتینە ئێرە و هیچمان پێ نییە. ئەو دراوەی کە لێرەش مامەڵی پێکرێ
ئەو درا و دۆلارە نییە کە لە دەرەوە مامەڵی پێکرێ هیچی لێرە ناخوا حەزەکەی بە لێشاو بۆ حواڵەکەن حەزەکەی بەجانتابی بە لەگەڵ خۆتە ئەو پارەیە پارەیەکی بەسەر چووە پارەیەکی قەڵبە دراوەکان لێرە گیان یەکەی دراوەکانیش لێرە گیان پێی وترێ العمل الصالح لێرە بەس کردەوە ئەخوات ئەو کردەوە چاکانە کە کردوتە لێرە مامەڵی پێکرێ لەبەرەوە بۆ بانکەکەی ئێرە زۆر حواڵەکە خۆت حازرکە و لە ئێستەوە نەچۆ بچێ کاتیەوە هاتوو ئێرە ئاوەدانکەینەوە لێرەوە ئیشی بۆ بکەین خەریکە دنیامانە ڕوات ئەگەر هەر یەکەمان بیر لە خۆمان بکەینەوە کە سیرەکەین ئەو من پەنجام تێپەڕان ئەگەر بە قیاسی ژیان بێ سێ دەستە چواری عمرم ڕۆی ئەگەر بە قیاسی ڕۆچوون بێ ئێستا تا ئێرەم قبرەکە هاتووە هەتا سەرسنگم هاتووە قاچ و سکو هەتا وەکو خوارەوی داپۆشیوم ئەم تۆزم بە دەرەوە ماوە ئەمیشە بێ ڕۆژێک زیندە بە چاڵ بێ وە لە ناو گۆڕەکەیاون بێ وەکو پێشینەکانی خۆم خەریکە ژیان وای لێ دێ کە بڵێم بەجێ دێڵم هەواری چۆڵی عمرم دێ پێوم ڕێ بەرەو دوا ماڵی قەبرم لەگەڵ دنیای دەنی کارم تەواو بوو بەرەو دنیای حەقیقی ڕێگە دەگرم بەهاری ژین خەزانی داوە ئێستا بەوەش دیارە نیشانەی داوە دەمرم لەژێر تاوی گوناها ڕوو لە شوێکم کە تێک چوو سایە بان و کەپرم لە دەست یاری نەیاری نەفسی شومم قەرارم چوو سا زنجیری قەبرم تەراویحی پەشیمانیم بە غەفڵەت لە دەست داوە و خەریکی نوێژی وەترم تەراویحی پەشیمانیم بە غەفڵەت لە دەست داوە و خەریکی نوێژی وەترم بەڵێ نوێژی تەراویحمان چووە و بە زووترەکەمان ماوەتەوە کە بیکەین بۆیە خۆشەویستەکانم بزانە چۆن دی بۆ ئێرە چی حازرەکەیت چیت پێیە ئەگەر هەر یەکەتان ناتوانێت تەسەووری ئێرە بکاو بە تەمای چییە با بێنێتە بەرچاوی خۆی پیاوێکی وەکو ڕەبیعی کوڕی خوثەیم کە ئیبن مەسعود دەفەرمێ یا ڕەبیع والله لو رآك رسول الله لأحبك ابن مسعود کە سەحابەیەکی پێغەمبەری خوا بووە تابعیەکی وەکو ڕەبیع بینێ ئەفەرمێ ئەگە پێغەمبەری خوا تۆی ببینایە کە ئەو نە عابدیت ئەو نە لە خوا ترسی خۆشەویستی ڕەبیع لە ماڵەکەی خۆیان قەبرێکی دروست کردبوو ئەگەر دڵی ڕەق بوایە وەکو ئێمە ئەچوە ناوی و تیا پاڵەکەوت و تەسلیمە بوو ئەی خوایە ربي ارجعون لعلي أعمل صالحا فيما تركت خوایە بمجێڕەوە بۆ دنیایەک با کردەوەی چاکی تیا بکەم هەڵەسای و ئەیوب قد رجعت يا ربيع ڕەبعی گەڕایتەوە هەر یەکەشتان با ئاواسێری خۆی کە با بزانێت لەم گەشتەیە کە لەسەر ئەم گۆڕستان و لەسەر ئەم پرۆژەیە بووین ئێستا ئێمە بە کاتی مۆڵەتمان دراوە کە بگەڕێینەوە بەخوا منێک کە ئەمە قەبرم بۆ خۆم حیز کردوێتە نیشتی باوکمەوە ئەمە بە حساب چێل و قەبری منە چۆن دایکە عایشە لە خزمەتی پێغەمبەری خوا بوو بەکرا قەبرێکی بۆ خۆی بنیاد نابوو بەخوا ئێستا ئامادەی ئیمتیحانیە بچمە ناوی بەڵام لێرەوە زۆر شت فێر بووم کە بگەڕێمەوە ئەم جارە ئازانم چی یەکەم کات بە فیڕۆنەیەم توانم پێشەوەی کە بێم ئەم قبرە ئاوەدان کەمەوە نامەی ئەعمالەکەم ئەو ئیتیان نییە بەشی ئەو ڕێگە دوور و درێژە بکە
بۆیە من زۆر شت فێر بووم لە خۆمەوە. هیوادارم هەموو کەسێکیش کە پرۆژەی نیشتەجێبوو نەکات یەکەم جار ئامادە بێ خۆی تێبچێ بۆ خۆی دروستکە، پاشان بۆ خەڵکی دروستکە. منیش ئەمەم لە پرۆژەکەی خۆم هەڵبژاردووە کە تیا بژیم، تیا بمرم، لێسەویشی بۆ ئەەکەم. ئەگەر ئەم جارە مۆڵەتم بەرمچمەوە هەوڵەدەم وەکو قوتابیەکی مەرحەلەی 12 ئیشی بۆ بکەم، شەو ڕۆژم لە خزمەتیا بم، چکە قەبرەکەم بینی بە چاوی خۆم تێگەیشتم دەرەنجام چییە بێ. ئەگەر نەتانتوانی تەسەووری ئەمە بکەن، یەک شەو چاو لێک نێ و گڵۆپەکان بکوژێنەوە بزانێت چییە گوزەرێ. ئەگەر نەتانتوانی تەسەووری ئەمە بکەن، چۆ سندوقی سیارەکەتەوە و دەرگاکەی لەسەر داخە و هەتا بەیانیەک بە دوکتۆی کراسیەکەوە بمێنەوە بزانە تەسەوور و بیرکردنەوە چۆنە. بۆیە بێ ماوترێ چاو قایم، وەڵاهی چاومان زۆر قایمە، بەڵام هیوادارین بێ چاو ڕوو نەبین، هیوادارین ئەوەی کێسە بە چاوی خۆمان بینیمان و ئەو هەموو دەرس و پەندەمان لەبیر نەچێتەوە لێ حاڵی بین. واللهی ئەگەر قەبر هەموو یەک شەو بێت یا بمێنیتەوە، واللهی ئەهێنێ ئەم زنجیرەی بۆ باز کرێ، بەس بیر لەم کەلیمەیە کەرەوە پێتەڵێن هەتایە تۆ بێ لەرە نەیابیت. ئوخوای ئەم کەلیمەیەتان بیر نەچێ. بزانە چەند درێژ خایەنە، جا ڕۆحی شاتی ئەو کەسەیە کە ئیشی بۆ کردووە، نەک تەنها لە کۆمنتاڵێن ڕۆحی شاد بێ، ڕۆحێک کە بۆ ئێرە ئیشی نەکرد بێ قەت شاد نابێ، ڕۆحێک کە ئەمەی لەبیر نەبوو بێ، هەموو دنیاکەی کرد بێ بەلاشە و بەڕابواردن و بە پاڵدانەوە و بە ئیسراحەت و ئەم جانیبەی تەرک کرد بێ، قەت ئەم ڕۆحە شاد نابێ. دڵنیاتانەکەم بۆی هیوادارم پێشەوی بە چاوی سەربی بینین، بە چاوی عەقڵ سێری ئەم شوێنەمان کرد بێ و بینی بێتمان و کارمان بۆ کرد بێ. لێرەوە بڕیارمان داوە بە پشتیوانی خوای گەورە هەر هەمومان کە دەینا سەردانی قەبرستان وا تێ بگەین کە ئێمە ئێستا هاتووین و ئەڵێین کاکە وەڵڵاهی ئامادە نین بمێنینەوە، مۆڵەتێکمان بم با بڕۆینەوە. بیستوتانە ئەڵێی لە قەبرستان بە ئیجازە هاتوێتەوە؟ بەڵێ، باوا حسێبی خۆمان بکەین کە لە قەبرستان ئەم جارە بە ئیجازە گەڕاوینەتەوە، مۆڵەتێکیان داوین بەڵام مۆڵەتێکی کاتی، چۆن بتوانین زوو بگەڕێینەوە و بەنامەیەکی پڕ و ئەعمالی پڕ و دەفتەرێکی پڕەوە بگەڕێینەوە باکمان نەبێ بڵێن اینجا ئێمە ئێستا حازری مردنین، فمرحبا بالموت إن كان في سبيل الله. سڵاو بێ لە مردنێ لە پێناوی خوایە بێ، سڵاو بێ لە ژیانێ لە پێناوی خوایە بێ. ئێستا من شارم هەموو لێوە دیارە، ڕووناکی و ژاوەژاو و سیارە و واللهی ڕۆژێکە بێ هەموو ئەمە خامۆشە بێ، هیچی نامێنێ. ئەگەر هەموومان پێکی شەوەنەین لە قیامەتە واللهی دانە دانە دەین و هەمووشمان سەرەمان گرتووە، هەموومان جەنازەکانمان ئامادەیە و بەس پۆستکردنەکەی ماوە و بەڕێکردنەکەی ماوە. بۆیە خۆشەویستەکانم من وعدم ماوە لەم و دووە بەقەدەر چەند هێندەی ماڵەکانم ئەم ماڵە ئاوەدان بکەمەوە، چکە بەخوا لێم ڕوونە وەکو چۆن ئێمە باوکمان بەجێهێشت کەس و کار و ماڵ و مناڵیش ئاوا من بەجێ دێڵم، خۆم و کردەوەکانی خۆم. جا کوڕ ئەوەیە کە بۆ ئەم ڕۆژە ئیشکات، یا ئیخوانی لمثل هذا فاعدوا. خۆشک و براکانم بۆ ئێرە ئیشکە، بەخوا بزانم کەسیشمان گومانمان نییە کە هەموومان دێین بۆ ئێرە، بەڵام جۆی خۆمانی لێ خەوێنین پێشەوەی کە ئەو جۆیە کەڕ بێت و پڕ بێ لە خۆڵ، با جۆ بگرین و لێک حاڵی بین. بۆیە ئەم مردنە
وەساندن نییە. ئەم مردنە حافزە هاندەرە بۆ ئەوەی کە بڵین کاتێکی کەممان ما و با بڕین ئیشکەین و بینەوە. ئەم مردنە نابێ وامان لێ بکا کە دنیا بەڕەش ببینی، نەخێر. ئەم مردنەوامان لێ کاتی نامان لا خۆشەویست بێ. بزانین ئەوەی کە لە دنیاە ئەیچنینەوە بەرووبوومەکەی لێرە ئەخۆین، کەواتە ئەوێ مەزرعەیە ئەتوانین بچێنین بەڵێ، بەڵام نتیجەکە و کارتەکەی لێرە وەرەگرین دڵمان بەمە خۆشە بێ. لەوێ ئەتوانین ڕووناکی بێنین، ئاوەدانی بێنین، ئەساسی ماڵ بێنین، هەموو شتێکی بۆ حازرکەین، بڵین ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش، خۆ لەم ڕۆژەش ڕەشتر نابێ. هیچ کاتێک خەلایق لەم شەو ڕۆژە ڕەشتر نابینن کە ئیتر چاو نابینێ. بۆی ئەو ماڵە سپی هەتانە بۆ ئەم ڕۆژە ڕەشەی حازرکەن. ئەگاداری خۆتان بن. ماوەسا ئەحمەدی مفتی زادە کە بە پاکی ژیا و بە پاکی سەری نایەوە لە باسی ئەم مەشهەدەیە فەرمێت: یاران جەمن لەو سەحرایە، چ سەحرایە لە باس نایە، هاوتای نییە لەم دنیایە، خاوەنی بانگێشتن خوایە، ئازیز وە خۆکەوە ئادەی، کورژ و کۆڵ خۆتی بۆ بادەی، ڕێگەی سەرڕاست بگرە هادەی، لە هێڵی ڕاست و چەپلادەی، لە هیچ مەڵبەندێ نەگیرسی، لە دەرک و داڵان نەترسی، لە خۆش و تاڵان نەپرسی، هەرچەند تینوت بێت و برسی، نەنکێنی ڕێگاکەم دوورە، مردن ئاخرین سنوورە، بۆ ئەوەی ئەقڵی سوارە سوورە، هەروەک لەم ژوور بۆ ئەو ژوورە، لەوێ میوانی خواگیانی، لەوێ میوانی خواگیانی، لە بزمەت پێغەمبەرانی، جێگەی ئاوا هەروو چانی، هەموو دنیا بە قوربانی. ألا قد بلغت اللهم فاشهد. السلام عليكم ورحمة الله وبركاته.